ئیندۆمیەکە زۆر خەتەرە لەبەرەوەی منداڵ حەزی لێتی هۆکارێک هەیە بۆی منداڵ حەزی لێ بکە بەڵام پێکهاتەی ئیندۆمی زۆر گرنگە بیزانین ئێستا نەک منداڵ حەزی لێ دەکا ماوەیەک پێش ئێستا شوفێرێکی تاکسی ڕایگرتم ئاوا لەسەر جادە ڕایگرتم وتی بەناو کە لەسەر ئیندۆمی وتم بۆ وتی من خەریکە ناتوانم هیچی تر بخۆم جگە لە ئیندۆمی لەبەرەوەی منداڵەکان فێریان کردووم یعنی نەک ئەو نەبووتە هۆی ئەوەی کە منداڵەکانی کۆنتترۆلکا و ئیندۆمی نەخۆن نا منداڵەکان ئەویان فێر کردووە لەبەرەوە کەواتە شتێکی غەریب هەیە لە ئیندۆمی دەبێت بیزانین ئەمڕۆ بۆیە پێشوازی دەکەین لە دکتۆر نیگار شەفیق پسپۆڕی نەخۆشیەکان و گەشەی منداڵان کە لە ستۆدیۆ لەگەڵمدایە با بفەرموویێت چۆنی دکتۆرە بەخێربی ئەحواڵت ئەتێدا بریشی لەوێ ئێوە چۆنتان پێ باشە فەرموویێرە دەست پێ بکەین یەکسەر بە یەکسەر دەست پێ بکەین زۆر باش ئیندۆمی بخۆین بێگومان نەخێر بێگومان نەخێر بەڵێ بۆ بەڵێ خۆی ئێمە بەتابەتی وەکو پزیشکی مناڵان وەکو پزیشکی پسپۆری خۆراکی مناڵانیش زیاتر دایمەن بڵێن تەشجیعی دایک و باوکانەکەین بۆ هیچ شتی تەندروست بن بە مناڵەکانیان و خۆشیان چکە ئێستا بۆ بەعادەت زۆربەی دایک و باوکانیش تەنانەت ئەندۆمیە خۆن یان بەتایبەتی گەنجەکان نەوجەوانان ئەوانە زۆر بەکارێنن لەبەرەوە ئەمەش عادەتێکی تەندروست نییە بۆیە بێمان باشە ئەڵێن نەخێر باشە بەڵام منداڵەکە حەزی لە ئیندۆمیە دەگرێت دایکەکەش ئەمری فەرموو دایکی منداڵان باوکیشی جێبەجێی دەکات هیچ حەلی نییە دەبێت ئیندۆمی بۆ بات ئاخۆی زۆر جارلانێ بە عەکسیشەوە بێ باوکەکە لە بەروی تااقەتی گریانی مناڵەکەی یاڵە کرەوەی دیفاعێکی باش باوکان زۆر جار ئێوارێنەوەی ئەڵە هیلاک مۆوانەی تر هەرچی بکاڵە بزە و کاتە بێ مناڵەکە نەگریانی قەی ناکەیتر مادەم پێت باش نەبی خۆین دەبێت پێمان بڵێ بۆ ئیندۆمی چی تێدایە کە تۆ هێندە دژی خواردنی دەوەستیتەوە بەڵێ خۆی ئەگەر پزیشکی پسپۆری نەخۆشیەکان و گەشەی منداڵانی زۆر سپاس پێش ئەوەی کە بڵێم بۆچی مێخۆن حەزەکەم باسی پێگاتێکی ئەندۆمی بکەین یان خۆی بۆچی دروست بووە طبعا ئەندۆمی تقریبا وەکو پاستان وەکو شعریە وەکو ئەمانە وایە بەڵام کە بڵاو بۆتەوە لە بڵین عالەما زیاتر هەوڵیان ناوە شتێک حازرکەن تۆ تقریبا شعریەش یعنی کە حتا پاستایە کە حازرێکی هەرچەنە کاتێکی کەمیەوێ بەڵام کاتێکیەوێ کە حازریکەی وردە وردە شەریکات شت بیریان لەو کرێتەوە کە شتێک حازرکەن کە تۆ هەر لە دەوامیش بەزەوە هەڵی پچڕی و مجموعە شت تێکەڵەکەیت و ئەی خۆی ڕاستەخۆ لەبەرەوە پێوتری ئینستانت نودڵ یعنی سەریعی و ئەسری سرعات دوای کرۆ کە ئەم شتە دروست بێ بەڵام یعنی بۆچی خۆی حتا پاستاژ ئەگەر بە ڕێژێکی ناتەندروست بخورێ بە زۆری بخورێ خراپە چونکە ئێماڵین سێ پێگاتی سەرەکی هەیە لە خواردنە ئەگەر بە زمانێکی سادە قسە بکەین بۆی شتەکان لە سەرەتاوە وازەح بێ کاربۆهیدراتە پرۆتینە چەوریە ئەمانە وەکو بڵین ماکرۆنیوتریتەکان خواردنە گەورەکان پێگاتە گەورەکانی خۆراک ئەم سێ بەشان پاستایان و دڵیان ئەندۆمیەکەوێتە پێکاتی کاربۆهیدراتیەوە بە زۆری یعنی ڕاستە شتەکانی تریتیایە بەڵام بە زۆری کاربۆهیدراتە باش کە کاربۆهیدرات بوو ئێمە ئەو کاتە پرۆتین و چەوریەکە یعنی چەورێکی شیتیایە بەڵام چه جۆرە چەوریەک چەورێکی ناتەندروست ترانسفاتی تێکراوە کە ئەمە چەورێکی گۆڕاوە لەوانەیە کە تووشی شێرپەنجە و تووشی ئەنواو کێشەکانی کە چەوری دروستەکە ئەم تووشت دەکا وزایدەن کاربۆهیدراتە بە ڕێژێکی زۆر یعنی ئەگەر بێت مناڵەکە بۆ نمونە ئەو ژەمە برسیەتی تۆ لە جیاتیەوەی پرۆتین و کاربۆهیدرات و چەوری بێکەوە بیتێ بە شێوەیەکی باڵانس و تەندروست تەنها کاربۆهیدراتەکەت داوەتە کەواتە حەقی پرۆتینەکەی خواردووە ڕوونە یعنی پرۆتینیش حەزەکەم یعنی وازح بێ بۆچی ئێمە زۆر تەرکیزەکەینەوە سەر پرۆتین چونکە پرۆتینە چێتە پێگاتی هەموو هۆرمۆنات یعنی یەکێک لە هۆرمۆنە هەرسەکیەکان کە دایک و باوک زۆر مەبەستێتی هۆرمۆنی گەشەیە باش کە ئەبێ پرۆتین بخوا بۆی هۆرمۆنی گەشەی تەندروست من بۆ ویستم ڕادگرم چکە پێکاتەکانمان هەمووی لێرە هەیە یەکبێکە باسی دەکەین ئێستا بینە سەر ئەو پێکاتانەی کە لە ئیندۆمیدا هەن ئەمەش ئەو پێکاتانەی کە لە ئیندۆمیدا نین بەکامی دەست پێ بکەین ئەوانە کە ماکرۆکانەوەی کە باسمان کرد هاوتم سێدانەمانەیە کاربۆهیدرات و چەوری و پرۆتین ئۆکەی
تۆوازە و پرۆتینی بینەجارێت باش، ئێستا ئەو پێکاتەی کە لە ئەندۆمیایە ئیندۆمیدا تەنها هەن کاربۆهیدرات و چۆریەکی تایە کاربۆهیدراتەکەی بەڕێژێکی زۆر و ناتەندروستە شتێکە کە پێڵێ ڕیفاین کارب یعنی ئێستا بۆ نمونە ئێمە هەموو جایڵی نەگەر کاربۆهیدراتت خوارد هەوڵ بە کاربۆهیدراتێکی سادە دەستکاری نەکراو بخۆی ئەهاوی کاڵە گەنم بە توێکڵەکەیەوە ئەمانە لە بەرەوەی ڕشاڵەکەی تیا ئیسفادەی لێکی بەس ئەمە کاربۆهیدراتێکە دەستکاری کراوە ڕشاڵەکەی لێ کراوەتەوە لەبەرەوە بەس تەنها پێوترێ ئەگەر بە ئینگلیزیڵی ئەمپتی کارب یعنی کالۆریکی زۆر تیاتێ بەڵام بەتاڵە یعنی لە هەموو شتێکی بەسوود بەتاڵە لەبەرەوە ئەمپتی کالۆریە تەنها کاربۆهیدراتێکی دەستکاری کراوە هیچ سوودێکی نییە تەناوێت تێرتەکە و کالۆریەک تیاتەوە هیچی تر باش ئەمە کاربۆهیدراتەکە بەڵێ چەوریەکەی ئەو بکە اینجا باسم پێش ئەوی بێتە سەر چەوریەکە یەکسەر سەیری ئێرەش بکەن بینەرانی بەرنامەی دکتۆر ئاراس ئێستا لەسەر شاشەش دەیبینن پێکهاتەکانی ئیندۆمی پەیوەستیان بەم حاڵەتانەوە هەیە کە لەم گرافیکەدا لەسەر شاشە دەردەکەوێت اینجا کاربۆهیدراتمان باس کرد پێم خۆشە چەوریەکەش باسکەین بەڵێ بێت باشە چەوریەکەش باسکەین چەوریەکە بەڵێ ئەو بوو کەوتم ینی باسم کرد چۆریەکی گۆڕاوە ترانسفادە چکە هەموو چۆریکە سوورەکرێتەوە دەستکاریەکرێوانە جۆرەکەی ئەگۆڕێ چکە چۆری باشیشمانێ سە بۆ نمونە ماڵێن گوێز بادەمیان زەیتی زەیتونیان ڕۆن ماسیێوانە بخۆن خۆمانە هەر چۆرین بەڵام ئەوانە چۆریەکی بەسوودن بەڵێ لە کاتێکا کە ئەم چۆریە چۆریەکی زیان بەخشە باش کاربۆهیدراتەکەمان باس کرد چەوریشی تێدایە کە زیان بەخشە باشە یەک شت ئەگەر کاربۆهیدراتەکەمان خوارد و زیان بەخشە چەوریەکەمان ئیندۆمیەکەمان خوارد ئەمانەی تێدایە چەوریەکە بۆ خراپە بۆ ئێمە بۆ مناڵەکەمان بۆ خراپە لەبەرەوەی کەوتم یعنی کالۆریەکی بەتاڵ تەیاتێ ئێمە جسممان پێویستی بە ماکرۆنەیە کە باسمان کرد زایدەن کانزاکان ڤیتامینەکان شتی بەسوود کاتێکە تۆ ئەمەت خوارد ئەو کاتەوانە ناخۆی مناڵەکە لە تێر بووم کاتی ژەمەکە هیچی پێ ناخورێ کەواتە لەسەر ئەمە کالۆری ڕۆژەکەی وەرەگرێ باش یعنی ئەگەر بە شێوەیەکی درێژخایەن وابێ بۆ نمونە ئەگەر هەموو ڕۆژێکیش نەبێ هەفتەی سێ چوار جار ئەگەر تۆ باسی ساڵێ بکەی باسی سێ چوار مامکەی زۆر زیان لەو مناڵەکەت کە مەرحەلەیەکی زۆر حساسی گەشەیە هەمومان نەزانین گەشەی مێشک گەشەی جەستە لەم تەمەنایە یعنی گەینە و خاڵە کەواتە کاریگەری بەسەر گەشەی جەستە و گەشەی مێشکی شەوە هەیە گەشەی ئەندام و خانە و شانەکانی جەستە بە شێکی گشتی بۆ مناڵەکە چەوریەکە بە هەمان شێوە کێشەیەکی ئێستا و درێژخایەن بۆ منداڵەکەمان دروست ڕاستە زانی سێرکە ئێمە بۆچی ئەڵین مەرحەلەی مناڵی لە بەرەوەی گەشێکی سەریع ڕۆیە بە تایبەتی سێ چوار ساڵی یەکەم و هەمووی تا مەرحەلەی نەوجوانی عینەشت کە گەشت یا سەریعە کە ڕەنگەن یعنیڵە گەڕانەوەی نەبێ یعنی ئەگەر مناڵێک لەو تەمەنەیە بەت خۆراک بێیان مجموعەیە کە تەمەنی باڵای تاوا بوو کە تەمەنی گەشەی تاوا بوو ئەگەر دوایی شتی باشیشی بێتی ڕەنگە هەر قەڵەو بێ یعنی ناتوانانی تازە باڵای چاکەیتەوە یان ئاستی زیرێکی و مێشکی چاکەیتەوە کە زەرەرەکەی لێکەوت گەڕانەوەی نییە لەبەرەوە زۆر ئەساسە لەو مەرحەلەیە ئاگاد لێبێ ڕوونە MSG هەنێ مادەی تایە بێژگە لەمانە کە پێیان وترێ زیاد کراوەکان طبعا لێرە دوانی باشتان باس کرۆ مۆنۆسۆدیۆم گلوتامەیتە کە ئەمە تێکرێ بۆی تامبۆنەکەی خۆش بێ مشکلەکەی طبعا هەمویان ئەگەر بە شێوەی درێژخایەن بیکی هەموو زەرەرەکان کە زۆر بەمانەی زین هەیەی بەڵام ئەوەی کە زۆر حەزەکەم لەسەر مۆنۆسۆدیۆم بیزانین ئەوەیە کە تووشی ئەدکشنەکە عنی وان لێکا زیاتر حەزی لێ بکەی بۆیە ئەکرێ ڕاستە تام و بۆنەکەی خۆشەکە بەڵام وا لێکا دانێکی تر بکڕیتەوە دوای تر بکڕیتەوە سبینە مناڵەکە داوای کاتەوە یعنی دایکبۆکیڵە هەموو شتێکی بۆ بێنم هەرڵێ ئەوە لە بەرەوەی مۆنۆسۆدیۆم گلوتامێتەکە وای لێکە مدمن بێ بۆ تام و بۆنەوە کە ئەندۆمێکە هەیەی ئەمە هیچ سوودی هەیە هیچ سوودێکی نییە تەنها بۆ خۆشکردنی تام و بۆن و شتی مادەکانێکەنە ناو خواردنە هەڵگیراوە حازرەکانەوە بەڵام زیانی هەیە نا بێگومان ناڵم ئەوەی هەیە کە ئەدکتەکە حتا لە هینی درێژخانەڵە مەترسی ژێرپەنجەش زیاکە ینی هەر مۆنۆسۆدیۆم بێگومان ئەگەر ئێستا من باسی سێ چوار مادەی ترەکەین ئەگەر تۆ لە یەک دانەیە مۆنۆسۆدیۆمت هەیە TBHQ هەیە مجموعەیەکی ترت هەیە هەمویان بێکەوە ئەنجا وەرە لە ڕۆژێکا دوانسیانێ بخۆی وەرە لە مانێکا 20 ڕۆژی ئەمە بخۆی یعنی ئەگەر بە شێوی درێژخایەن باسیکەین زۆر زەرەرەکانی ئەمە هۆکاری ئالوودەبوونە بەڵێ بەستراوەتەوەش بە شێرپەنجە لە داهاتوودا بەڵێ ئۆکەی TBHQ ئەمە مادەیەکە تێ ئەکرێ کە بڵێن ئەکرێتە ناو مادەکان و پریزەرڤەتیڤ یعنی پارێزەری خۆراکەکەیە شێف لایڤی خواردنەکە زیاکانی وای لێکا بمایەکی درێژتر بمێنێتەوە کاتێککە تۆ خواردنی هەڵەگەریسە بۆ نەگەر خۆمان پاستای لە ماڵەوە حازرکەین لەوانەیە دوسێ ساعت دوایەوە نتوانانی بیخۆی بەس بەم مادەی وای لێکن کە تۆ لەوانەیە دوای مانگێکیش بیخۆی بتوانێت بیخۆی
ئەمە وەکو پرزەرڤەتیڤ بەکارێن ئەگەر لەم مادەیە یەکێک لە ئێمە بە تەنیا 5 گرام لەمە بخۆی ئەمریتیانی ئەوە نەترسناکە 5 گرام لە TBHQ بخۆی ئەمریدیانی لەبەرەوەی هەر تووشی ئەڕستە بێت کۆلاپسە بیەکەیتە سەر ئارز ئەمە ترسناکە بەڵام ئەمە بە ڕێژەی کەم تەیەکەن بەم ڕێژەکەمە ئەمیش هەر ئاینەشت یانی مەترسێ درێژخایەنەکانی هەیە وەکو کارسینۆجێنیک ئەوانە بەڵام ئەوەی کە زۆر تایبەتە بە مادەیە حەزم کرد باسی کەم مادەیەکە کە ئێمەڵین کارەکاتە سەر مێشک و دەمار ینی بە شێوەیەکی بۆ منە فرەجوڵەی لە مناڵا دروستەکە ئەوەیە کە ئێستا هەر مناڵەکە لە بەخوای تۆرە یەن بۆ لای ئێمە بەس یەک شتی بۆ بنووسە تۆزە شەو بخەوێ و ئیسراحەتکەین مێشک ماچۆ بدەسێ و بە هیچ شتێ دانانیشێ بۆی بنووسە ئیندۆمی مەدەرێ ئیندۆمی مەنا لەبەرەوە هەستێکی ئەم مادانەیە کە هەر لەمەیانە طبعاً لە جپز لە پیتزای حازر لە هەموو شتان بەتایبەتی وەکوتم خواردنە ئامادە هەڵگیراوەکانە هەیە وای لێکا کە فرەجوڵەی کەمی تەرکیز دروستەکە لە مناڵە ئەنێک یعنی چۆنەڵی ناڕێکی لە مەزاجیانە دروستەکە ئەوانە دروستەکە کە دایک و باوکەکەش بەدەستیەوە ناڵێنە ڕوونە زیانێکی تری زۆر تایبەتیشمان هە لەسەر زیانی تریشی هەیە یەکێکی تریش کە هەر تایبەتە بەما بۆ نمونە زۆر کەس ئیندۆمی یا جبسە خواڵە جاری وایە بە دووسێ جاریش خواردوێتی جاری سێم یا جاری چوارم تووشی حساسیت دەبێ یعنی حساسیت بەم ئەڵە جبسەکەی خواردەوە هەموو گیانێ بە بەلیروشت فود ئەلەرجی ئەمە ئێمە خۆی حساسیت بنەماکەی چییە؟ دژەتەن لە جسمی ئێمە دروستە بێ سیستمی بەرگری ئێمە دروستێکا بۆ ئەم مادەیە کە ئێخۆین باشە ئەم حساسیتی ئەم یعنی دەردانی دژەتەنەکان ئاسانترەکە یعنی وای لێکا زۆر حساسە بێت کە بە بڕێکی کەم لە مادەیە کە ڕەنگە جای تر خواردە بێ تووشی حساسیت نەبوو بێ کە ئەم مادەی پێوە بێت زۆر بە زووتر ئەوروژێ و یعنی ئەبێتە هۆی حساسیت و ئەلەرجی لە مناڵەکە ئەم TBHQ-وە کە لە نێو ئیندۆمیدا هەیە و تۆش لەبەرەوەی منداڵەکەت حەزی لێتی دەیدەیتێ حەز لەبەرەوەی حەزی لێتی دەیدەیتێ تۆ واز لە هەموو ئەو مادانی تر بێنە ئەم TBHQ-وە دکتۆرە دەڵێ 5 گرامی لێ بخۆیت یەکسەر دەمری باشە ئەوەندە خەتەرە ئەمەیان لە نێو ئیندۆمیدا هەیە بەڵام بۆ مناڵەکەت یەکسەر نامرێ خوانەکە دوور لە مناڵەکەت لەبەرەوەی کە کەمتری تێدایە بەڵام منداڵەکەت بە بەردەوامی ئیندۆمی دەخوا کاریگەریەکەی لە مەودای دووردا لەسەر دەردەکەوێت و کێشەیەکی گەورەی بۆ دروست دەکەی کێشەیەکی تەندروستی گەورە دەڵێ ئەگەر 5 گرام بخوا بەیەکەوە بۆ کەسێکی پێگەیشت و تەندروست دەیکوژێ حسابی خۆتکە اینجا مادەکانی ترش MSG و کاربۆهیدرات و چۆڵمان باس دوو مادەی تر هەروەکو پرزەرڤەتیڤ کە بەسەری حەزەکەم زۆر جا واکسی تێکەن واکسەوەی کە وای لێکا ها بریقەدار و جوان دەرکەوێ و بە شێوەیەکی ئۆڵی دەرکەوێ ئەمەش هەر جگەر تێکەشکێنێ مەودای درێژخایان زەرەری هەیە چیتر پرۆپۆلین گلایکۆلی تێکەن پرۆپۆلین گلایکۆل ئەمێ کەوای لێکا شێدار بمێنێتەوە ئەمە ئەندۆمیا حازر کراوەکان کە ئەگەر بیبینی یعنی کە ئەی خۆی واستەکەی تازە دروست کراوە تەڕێی و هینەکەی مێنێتەوە ئەمیش هەر بە شێوەی درێژخایان گەیسە بە تۆ بڵم چەند ئەندام گرنگە لە لاشەی تو یەکسەر ئەڵی دڵ و جگەر و گورچیلا هەرسێکیان تێکەشکێنێ هەرسێکیان زەرێریان پێگەێنێ و تێکێشکێنێ ینی لیڤەردامەج و ئەوانە دروستەکە لەبەرەوە یعنی بە هەموو شێوەیەک ئەگەر لە مەدای درێژا بخورە خراپە ئەو چوار مادەی کە لێرە ئێمە باسمان کردن پیشانتانی دەدەمەوە بە خێرایی جگە لەو دوو مادەیەش کە دکتۆرە دوایی بە جیا باسی کردن چۆن حەلیکەم ئاوە ئەم چوار مادەیە کوا چەوری چەوری کە چەوری ناتەندروستە کاربۆهیدرات کە گوتمان کالۆرێکی ناپێویستی زۆر دەدات اینجا TBHQ کە گوتی ئەگەر 5 گرامی لێ بخۆیت 5 گرام زین چۆندە یەک کەوچ کچە ئەوە یەکسەر دەتکوژێ بەڵام بۆ مناڵەکەت خوانەکە دوور لە مناڵەکەت بۆچی مناڵەکەت یەکسەر لەسەری دەرناکەوێت چونکە کەمی تێدایە بە شێوەیەکی کەڵەکەبوو لە داهاتوودا لەسەری دەردەکەوێت و تەمەنی ئیندۆمی وایە کە جارێ هێشتا تا مناڵەکەت گەورە نەبووە تا کاریگەریەکان دەرکەون اینجا MSGش بە هەمان شێوە کە هۆکاری بۆن و تامە خۆشەکەی ئیندۆمیە بەڵام دەبێتە هۆی ئەوەی کە گەشەی مناڵەکەت کەمتر بێ و گەشەی مێشک و دەماری مناڵەکەت کەمتر بێ ئەمە شوا دەکات کە لە مستەقبەلدا مناڵێکی عاقڵ و زیرەک و بیرتیژ و لە ڕووە دەرونیەکە تند و تۆڵ دەرنەچێت ئەم گرافیکەش بە خێرایی سیرکەن ئەمە سیرکەن بە خێرایی گوتمان ئەو پێکاتانەی کە تایەتی بەرزە پەستانی خوێنمان بۆ دروست دەکەن چونکە یەکێ لە پێکاتە سەرەکیەکانی خوێ بەڵێ خوێ بە ڕێژێکی مەخوێی سپی
بەڕێژێکی زۆر تایە طبعا تقریبی 100 گرام خوێ. 165 میلیگرامی تایە گەر غەڵەت نەبم یعنی تقریبی نزیکە لە نیو گرام و لە کاتێک ئەمە لە ڕۆژێک کاتوانین 3 گرام بخۆین وەکو کەسێکی یعنی پێگەشت و یەک ئیندۆمی نیو گرامی تایە نیو گرامی 365 یعنی کەمتر لە نیو گرام ئۆکەی لە بەڵام کاتێکدا ئێمە پێشتیمان 3 بە بۆ 2 بۆ 3 گرام توانین بخۆین بۆ کەسێکی پێگەیشت پێگەشت و باڵە لە 100 گرامی ئیندۆمی هێندە هەیە لە 100 گرام 365 ملیگرامی خوێ هەیە کە منداڵەکەت ئاگاتان لەو خاڵە بێت پرۆسەی نەخۆشکەوتن لە منداڵیەوە دەست پێ دەکا نەک دوای 40 ساڵی دەڵێ بەدڵی خۆت بخۆرەوە چی دەکەی بیکە تا 40 ساڵ دوای 40 ساڵ ئاگال لە خۆت بێت نا ئەو 40 ساڵە پرۆسەی بنیاتنانی خۆتە تۆ بناغەکەت بە خراپی و فشۆڵی دروست کرد لە 40 ساڵی سەقفەکە چی لێ دەکەی بناغەکەت فشۆڵە بناغا خۆیەکە چی دەکا لە مناڵەکانمان لە داهاتوودا دکتۆرە دەڵێ تووشی بەرزەپەستانی خوێنمان دەکا کاربۆهیدراتە زۆرەکە لە داهاتوودا تووشی قەڵەویمان دەکا و ڕەنگە منداڵەکەت لە داهاتوودا تووشی شەکرە بێ ڕەنگە ئەو کاتە جەنابەت دنیات بەجێهێشتە بێ بەڵام بۆچی منداڵەکەت بە نەخۆشیەوە بەجێ دێڵی اینجا پێکاتەکانی هۆکارن بۆ توشبوونە بە نەخۆشیەکانی دڵ دکتۆرەش باسی کرد کە هۆکاریشن بۆ توشبوونمان لە داهاتوودا بە شێرپەنجە لەسەر قەڵەویەکە حەزم کرد کۆمنتە بم چونکە لە کۆمەڵگیە مێ تا ئێستا تقریبان هەر قەڵەوی مەرغوبە بە تایبەتی بۆ مناڵەکەم خەپە بێ بەڵام ئەمێ پێیان بڵم کە لە مناڵیا خەپەی ناکە لە مناڵیا بلا هەنێک مناڵ هەیە ئێستا بەرەو ئەوواچین بەڵام زۆربیان لە برەمی ئەمە لە جێگەی ژەمەکە ئاخوانی کاتێ ئەمە خوا دوای ژەمە سەرەکیەکە ناخوا ضعیفە بێ و لە بەروی میتابۆلیزمی مناڵیش سەریعە بەڵام کاتێکە گاتە تەمەنی 20 ساڵی و 30 ساڵی ئەم خۆی وەرگرتووە لە دوای 30 ساڵی و میتابۆلیزمی جسمی خاوە بێتەوە لە بەردەم تەلەڤیزیۆن و لە دایرە هەر ئیشەکانی دانیشتنەوە سەر کۆمپیوتەرە دانیشە و ئیندۆمیە خوا ئەو کاتا بێ بە قەڵەوی یعنی لە مناڵی گەشەی دوا خاو لە گەورەی قەڵەویەکەی بۆ دروستەکە ڕوونە بابێنە سەر ئەو پێکاتانەی کە لە ناو ئیندۆمیدا نین کە دەبێت هەبن بەڵێ فەرموو ڕیشاڵ ئەمە زۆر حەزم کرد باسی کەم ئێستا هەنێک لە شەریکەکان دروست بووە کە بە ڕێژێکی کەم ڕیشاڵی تێکەن بەڵام بێگومان ناتوانێت چونکە کاربەکەی دەستکاری کراوە یعنی کاربۆهیدراتەکەی لەبەرەوە ڕیشاڵی زۆر کەمە و مناڵ خۆمان نەزانین بۆەوەی جۆگەیەکی هەرسی تەندروستمان هەبێت پێویستمان بە ڕیشاڵێکی باشە لەبەرەوەی تووشی قەبزیە بێ مناڵ تووشی حتا ئیلتیهابی میزەڵانوش لە ئەنجامی قەبزێکەوە تووشی ڕشانەوە دڵتێکەڵ هاتن کەمی خواردن هەمووی لە ئەنجامی کەمی ڕیشاڵەوەیە و لە مستەقبەلی شاتەبان بە شێوە درێژخانەکەی گەرباسێکی بۆ کەسی گەورە توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن و ئەوانە بۆ ڕیشاڵ زۆر پێویستە باشە پرۆتین ئەمانە ئەو پێکاتانن کە لە ئیندۆمیدا نین و پێویستە ڕۆژانە کەسێکی تەندروستە مناڵەکە توەریگرێت بەڵێ پرۆتین ئەمەش هەرەوە بوو کە پاسم کرد زۆر پێویستە بۆ گەشەی ماسوولکەکان گەشەی لاشە بە شێوەیەکی گشتی و ئەچێتە پێگاتەی هۆرمۆنەکانەوە کە گرنگترینیان ڕەنگاوی وازەح بێ لای خەڵک هۆرمۆنی گەشەیە کە پێویستی بە ئێسم مەجموعە ئەمینۆ ئەسیدمانە یعنی ترشە ئەمینی سادە کە پێگاتەی پرۆتینە بۆ منە لایسین ئارجنین ئەمانە کە ئێمە بە شروع بینوسین سعرەکەی زۆرە یعنی دایکبووکە کە ئەچێ شروبەکە کڕە و دنیای پارەی پێیا لە کاتێکا گەر هەر پرۆتینێکی تەندروست بخوا پێویستی بۆ شروع بەنیە باش کە تەنها ئەوانەیە کانزاکان ئەویش هەر بێگومانتیای نیە چونکە کانزا و ڤیتامینەکان بە تایبەتی لە شتی فرێشە زۆرە ینی کاتێککە تۆ میۆسۆزەیەکی فرێشە خۆی ئەمانە خۆی وات لێکا کە کانزا و ڤیتامینی تاوەرگری ئەمە خۆی هەر هەڵگیراوە دەستکاری کراوە خۆشیە کاربۆهیدراتە لە بەرەوە بە شێوەیەک ڤیتامین و کانزایتیانی ئەمە گەر بۆی ئیزاد کرابێ باشە کێشەکەمان لە چیدایە دایکان و باوکان و هەروەها منداڵانی خۆشەویست و ئەو دایک و باوکانی کە منداڵەکانتان حەزیان لە ئیندۆمیە و ئێوەش لەبەرەوەی مناڵەکان حەزیان لەیەتی ئێوەش بۆی بێدەنگ بن و نەگرین و ئەو شتانە دەڵێن بەسەر چاوی خۆن قەیناکە منداڵەکەت کە ئیندۆمی دەخوا لەمانە بێبەش دەبێت دکتۆرە دەڵێ لە پرۆتین لە کانزاکان لە ڤیتامین لە ڕیشاڵەکان بێبەش دەبێت بۆ چونکە ئیندۆمی خواردووە ئیندۆمی لە نێو گەدە و هەناوی منداڵەکەت شوێنی خواردنێکی تەندروست هاوسەنگ دەگرێت مناڵەکە دوای شتری بۆ ناخورێت و لەمانە بێبەش دەبێت ئەمانە بۆ گرنگن وەرنە ئێرە ئەمانە بۆ گرنگن ڕیشاڵ ئەمەیان هی یەکەم بۆچی باشە وەکو دکتۆرە باسی کرد بۆ کۆ ئەندامی هەست و هەناومان زۆر باشە بێگومان بە شەیەکی گشتی بۆ جەستە سوودی زۆری هەیە دکتۆرە باسی کرد بەس بیرتانی دەخەمەوە
ئەمەیان کوا کانزا ئەمەیان کانزا ڤیتامینە. بۆ نمونە کالیسیۆم و فۆسفۆر و ئەوانە بۆ پەیکەرە ئێسکمان زۆر پێویستە منداڵەکەت بێبەش دەبێت لەمانە پەیکەرە ئێسکی ئاوا لە بەرچاوت ئایبینە بەڵام لە نێوەوە پەیکەرە ئێسکی فشۆڵە چونکە ئیندۆمی دەدەیتێ چونکە حەزی لێیە ڤیتامینەکانیش ڤیتامینەکان لە ئەوە تازێت هیچی تێدا نیە قوڕ بەسەر ئیندۆمی هیچی تێدا نیە لە یەکەمەوە تا ئەخیر مناڵەکەت لەمانش بێبەش دەبێت چونکە لەو ئەو خواردنە دەخوات و شتیتر ناخوات اینجا پرۆتینیش وەکو دکتۆرە باسی کرد زۆر گرنگە لە گەشە بە تایبەتی لە ماسوولکەکانمان لە خانە و شانەکانمان بە شەیەکی گشتی بەڵام پرۆتینیش لە ئیندۆمیدا نییە و ئیندۆمی شوا دەکا کە تۆ شتیتر نەخۆیت مناڵەکەت شتیتر نەخوا دکتۆرە هیچت مابوو؟ ناسپاس دەستان خۆش وەڵام من هێشتم مابوو ئەمە ئیشی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەم پەیامە بگەنێتە خەڵک ئەو بازرگانەی کە بە ئیندۆمی دەکرێت لە پێناوی قازانجی هەندێک بازرگان ئەو ژەهرە دەدرێتە منداڵەکانمان و نەوەی داهاتوو ئەو مەترسیە گەورەی لەسەر دروست دەبێت کۆنتڕۆڵ بکرێت بازرگانی ئازاد و ئەوانە من حەقم بەسەر شتانەوە نییە بەڵام دەبێت کۆنتڕۆڵ بکرێت نابێت هەموو کەسێک و هەموو تەمەنێک و هەموو کاتێک دەستی بگا بە ئیندۆمی هێندەش هەرزان بێ بۆ هەموو خەڵک دەیخوا ئەوە مەترسێکی گەورەیە دەستان خۆش لە وڵاتانیش خۆی مەسەلی کۆنتترۆلکردنی ئەم شتانە خواردنی ئەمە ئێسەمان بە جیهانی بوونە تقریبا هەموو جیانۆکوێکی داتۆ زۆربەی فرۆشیاری ئەمانە توان بڵم لە ئاسیاوەیە چکە پێشتر هەر پاستا و شتیش لە چاینا و ئەمانە زۆر بەکارێناوە ئیندۆنیزیا و ئەو شوێنانە لەبەرەوە ئێستش هەر لە زۆربەی بەکارێنەری لەو شوێنانەیە بەڵام ئەوەیە کە تۆ یەکەم خێزانەکە تەندروست بێ من هەموو جارێ ئەڵام ینی مناڵەکەی من ئەگەر من نبینە خواردنێکی تەندروستە خۆم قەت فێر نابێتەوە تا ئێوارە لە تەلەڤیزیۆن و لە فلان شوێن و ئەوە بیبیستێ لەبەرەوە خێزان تەندروست بێ و حکوومەت مەکتەبەکان یان ئێستا زۆربەی خوێندنگاکان بۆ منە ئەهلیەیان ئەوەیە ژەمی ئەویان هەیە ژەمیان هەیە مناڵەکان ژەمێ دوو ژەم لە مەکتەبە خۆن لەبەرەوە گەر حکوومەتیش نەبێت توانێت کۆنتترۆڵی ئەم ژەمانە بکە سەردانی مەکتەبەکان کە جدۆلی تایبەتیان بۆ دانەکە خواردنی تەندروستی تیابێ ڕیشاڵی تیابێ ئەم خواردانە لە حانوتی مەکتەبەکان نەبێ و کاتە مناڵیتر لە ماڵەوەی و لە مەکتەب و لەم شوێنانەیە کاتێک زانین تەندروست دەرەچێت بەڵام گەر کۆنتترۆڵی ئەم دوو شوێنە نەکرێ بێگومان زۆر قورسە زۆر سپاس بۆ دکتۆر نیگا شەفیق پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و گەشەی منداڵان کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵم بوو